بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئاڵقەیەکی تری بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە. ئازیزان، ئەم ئەڵقەیەمان درێژە پێدەری ئەڵقەی ڕابردووی بەرنامەکەمانە کە لەگەڵ بەڕێز مامۆستا لێر گرمیانی بانخواست لەسەر ئەم بارودۆخەی کە ئێستا جیهان و ناوچەکە وڵاتەکەی ئێمەشی گرتوتەوە و کۆمەڵگای ئیسلامیەکانیشی گرتوتەوە هەڵوێستێ بکەین ئەم نەخۆشیە چۆن مامەڵی لەگەڵ بکرێەوە، چۆن بخوێنرێتەوە و چۆن سیر بکرێ، چۆن وەڵامی و پرسیارانە بدرێتەوە کە لێرە و لەوێ دێنە گۆڕێ. لە پێشەوە مامۆستای بەڕێز لە ئەڵقەی یەکەمە باسیەوەی کرد کە ئەمە ئایا موسیبەتە یان وەڵامی ئەم پرسیارانەی دایەوە کە ئایا ئەمە ئەم موسیبەتە ئیمتیحانە یان سزای خواییە، ئایا کۆمەڵگەی ئیسلامیەکان چۆن لێی بڕوانن و کۆمەڵگە بێباوەڕەکان چۆن لێی بڕوانن، ئەکرێ لە یەک کاتا هەردووکیان مەسەلەن هەبن هەم ئیمتیحان و هەم سزای خوایی بۆ هەریشێک لەم دوو جۆرە کۆمەڵگەیە و کۆمەڵێک بەڵگەی ئاماژە پێدا لە قورئانی پیرۆزدا کە چۆن قەومەکان لە کاتێکا کە شوکرانەیان نەکردو بە نعمەتەکانی خواوە و پابەندی سنوورەکان نەبوون چۆن سزای خوایی ڕووی تێکردوون تا گەیشتینە ئەوەی کە مامۆستای بەڕێز لە ئەڵقەی ڕابردووە باسی سەبەئی کرد. مامۆستای بەڕێز لە مەڵقەشا بەگەرمی بەخێرهاتنەوەی بەڕێزانەکەین بەخێر بێن. لە ئەڵقەی ڕابردووە بە سەبە بە باسی سەبە کۆتاییمان بە باس و خواسەکەمان هێنا کە چۆن پابەند نەبوون و چۆن سزای خوایی گرتنیەوە و چی لێکردن و نیعمەتەکەی لێ وەرگرتنەوە، هەر لێەوە دەست پێ بکەینەوە و سەبە ئەو خۆی گەورە لە بەرامبەر بێباوەڕیان سزایانەدا. باشە ئەی کۆمەڵێک قۆم هەن یان هەبوون یان هەن ئەگەر بە شێوەی پرسیار ئاراسی جەنابی بکەین کە سنوورەکانیش ناپارێزن و شوکرانەش ناکەن و بۆشیان دەچێتە سەر یان لەوانەیە خۆی گەورە ئەسڵەن بۆشیان زیاد بکە، ئەمە چۆنە؟ الحمد لله الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه، أما بعد. اللهم أنا أعوذ بك أن أشرك بك شيئا وأنا أعلم وأستغفرك لما لا أعلم. اللهم بك أقول اللهم بك أستعين اللهم آمين. اللهم صل على سيدنا خواهي قرب هذاشي جنابتو أو براني بشي كاميرا بداتو راسي وأنا خواهي فرقانيتي منو أوانش باكاتو خير وأجري باشي هندسة كيو دوريشن لا أوهي كبر شعب الشيطان هندي جاري إنسان بهوي بيني نقصة كردون ودورني أقع مان لخومان نبين دي كردو مان بسوتيني خواهم مان كردوي همان بباريزيت. وەکو جەنابەت باست کرد مامۆستا ئێمە بۆچی باسی نمونەی سەبەمان بۆچی قەومی سەبەمان هێناوە؟ مەبەستمانەوە بوو کەسێوان نەزانێ لەسەر ئەم ئەرزە تاوانەکە زوڵمەکە ستەمەکە ماڵی خەڵکی ئەخوات و هەروە بۆی ئەڕواتە سەر واش نەزان ئەم دڵتەنگی و نەبوونی و ناڕەحەتی و تێکچوونی شیرازەی کۆمەلگا سەبەبەکەی تاوان و شت نەبێ. قورئان نمونەمان بۆ هێنێتوە لەبەر ئێمە دەرز و عیبرەتی لێوەربگرین وەکو باسمان کرد کە وتمان خوای پەروەردگار عەزە وەجەل کە باسی قەومی سەبەمان بۆ ئەکات، خوای پەروەردگار عەزە وەجەل فەرمێ لەقەد کانە لیسەبەئین فی مەسکەنیهم ئایە. بەڕاستی بۆ قەومی سەبە لە شوێن و نیشتەجێبوونیانە ئایە و نیشانەیەکی خوای پەروەردگارە ئەوی شەوەتانێ لای ڕاست و چەپیان جەنەتانی عەن یەمینی وەشیمال، لای ڕاست و چەپیان باخ و بستان و میوە هەمووی میوە و نیعمەتی خوای پەروەردگار بوو. پێغەمبەران و ئەوانەی کە بانگی خەڵکیانە کرد بۆ گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار پیانەوتن کولوا من ڕزقی ڕەبیک، ئەمە بەرەوون و ڕزق و ڕۆزی خوای پەروەردگارە بیخۆن. خوای گەورەشتی پیسی لێمە حرام کردووە، بەڵام کە خوای گەورە ڕزقی داوین وەشکوروا لە شکری ستایشی خوا بکەن. شکریش مامۆستا عەباس تەنها بریتی نییە لەوە ئینسان تەسبیح بگرێتە دەستیا بە پەنجێ الحەمدە الحەمدە الحەمدە. شکر لەگەڵ حەمدە جیاوازە، حەمد تەنها بە زبان ئەکرێت، بەڵام شکر حەمد بەرامبەر نیعمەت و موسیبەتە. شکر تەنها بەرامبەر نیعمەتە بە زبان ئەکرێ، بە دڵ ئەبێ بزانی ئەو نیعمەتەی خوایە دایەکێتوە. ئەوەی نیعمەتی خوا پاڵ بداتە خۆیەوە تووشی عوجب بووە، تاوانێکی ئێژگار گەورەی خوا پەنامام دات. دوو کەوا و شکر ئەبێت بە دڵ بزانی خوایە، بە زبان باستی کەی بە عەمەل بیکەی. شکری پارە بەخشینێتی، شکری علم بەخشینێتی، شکری جاه و ناوێکت هەیە خزمەتکردنی خەڵکە، ئاشکردنەوەی خەڵکە، لە خزمەتی خەڵکا بی. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێن نەختێ لە حاجەی برای پێویستیەکی برایەکەم کاتێکی کەم ڕێ بکەم پێم باشترە یەک مانگ لە مزگەوتەکەی خۆم ئیعتیکاف بکەم. کەوا بوو شکر وەشکوروا لە شکری خوای پەروەردگار بە شێوەی شەرعی بەدەستت بێ، بە شێوەی شەرعی دانی نەکا برا جاری وایە بە ناشەرعی پارێک دەستێنێ لە عارە خواردن و لە تاوانە سەرفێکە خوا پەنامام دات. بەلدەتون طەیبە، وڵاتێکی
پاک و پڕ بە پێز وەڕەب غەفوور خوایەکی بەخشندە. وەڵامی ئەمەیان چی بوو؟ فەئەعرەضوا وێوتن خوای گیان وامان لێ بکە بگەڕێنەوە بەلای تو ئێمە پشتەکەڵ نەکەی لە قورئانەکەی تۆ لە بەرنامەکەی تۆ. فأرسلنا عليهم سيل العرم خوای پەروەردگار لافاوی کاولکەری ناردە سەریانە ئەو دوو باخەی گۆڕین بە دوو باخی کە جەنەتەینی ذەواتەی ئوکولین خەمتین. خەمتیان چیت؟ تاڵ، مڕ، هام، تورش، بێبەر و ئەثلین و نەختێک لە چیش؟ لە سدر. ئەی باشە بۆ مامەساگیان ذلك جەزەیناهم بما کەفەڕوا. ئەمە لە بەرنامەی پێشەوە بە تێری باسمان کرد نامرێ ئێستا باسی کەم. پرسیارەکەی ئێستا جەنابەت زۆر گرنگ بوو. وەڵاهی خوا پاداشت داتۆ چونکە لەوە ئەچێت خەلەلێک لە هەندێک کەس دروست بێ بڵێ باش ئێمە خۆ خەڵکە بینین تا ئەمرێ لە تاوان و لە زوڵم و ستەمیشە و هیچیش نایەتە سەری. پێغەمبەر صلی الله علیه و سلم وەڵامی ئەمەی داینەتەوە و ئاەتێکیشمان بۆ خوێنێتەوە خۆی کە تەفسیری پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئاەتی. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئیمامی ئەحمەد فەرموودەمان بۆ ڕیوایەتەکە فەرمێ ئێمە طبعا ئەم پرسیارە زۆر گرنگ بوو لێرە ڕەبتت کرد جەنابەت بۆ لەبەرەوە نەکەوینە داوی شەیطان و هەندێک جار خەڵک شتێکی بۆ دروست بێ. دین بەڵگەکان هەمووی کۆنەکەیتەوە ئینسان لایەکی وەربگرێ بۆ هەندێک خەڵک بێتە گومان احتمالە زەرەر لە خەڵکی بدەی. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم إذا رأيت الله يعطي العبد من الدنيا على معاصي بینیتان خوا دنیای بەخشیە کەسێ لەسەر تاوان و سەرپێچی و معصیەتی. ڕوونە مامۆستاگیان إذا رأيت الله گەربینیت يعطي العبد من الدنيا على معاصيه ما يحب ئەوەی کە خۆی حەزی لێ کایداتێ فإنما هو استدراج. خوای پەروەردگار حسابی بۆ نەکردووە دنیایەکە لای خوای گەورە قیمەتی باڵی مێشولەیەکی تیانە چکە گەر ئێمە ئەمانە وا بزانین پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتی ئەمرێ درعەکەی لای یەهودیەکە قەرزی کردووە. پێغەمبەران ناڕەحەتی کوشتن دەربەدەری هجرەتکردن مناڵمردن هەموویان بینیوە. لو كانت الدنيا تعدل عند الله جناح بعوضة ما سقى كافرا منها الشربة ما قومي آية ناخواردو. اگر دنیا قیمەتی باڵە مێشولەیەکی وە خوای دا بە کافر ئەوەنە قیمەتی نیە خوای پەروەردگار عەزە وەجەل هەی ڕێژێتە سەری ئەم دنیا کەمە ئیستدراجە لەبەرەوەی چی بوو لە ناو کوفری خۆیە بتلێتەوە. نمونەی کەسێکیان باس کرد لە وڵاتی خۆم تێتی خوایە تۆ دنیام بەرێ پارەم بەرێ دین و ئیمان و ڕۆژە و نوێژم ناوێ سەر نە نوێژەکە نە ڕۆژ و زۆر دەوڵەمەندیشە. کەوا بوو لێرە خەڵکێکی زۆرێ شەیطان نەمان خەڵەتێنێ ئەمە ئیستدراجە خوا لە بیری کرد و حسابی بۆ ناکات. اینجا پێغەمبەری ئازی ئەم ئاەتی خوێندووە فلما نسوا ما ذكروا به كاتي اويان لبير كرت يعني پشتیان لێ بکەن لێرە تەڕەکو دەستیان هەڵگر تەرکیان کرد ئەو ئاەتانەی خوا و بەرنامەی خوا کە پێغەمبەران بانگیانەکەن بۆی فتحنا عليهم أبواب كل شيء دەرگای هەموو شتێکیان بۆ ئەکەینەوە حتى إذا فرحوا بما أوتوا أخذناهم بغتة فإذا هم مبلسون تەوا هەموو خێراتی ڕویان تێکات تاوەکو خۆشحاڵە بن پێی کاتێک گزانی مەرگی خەیان ئەگرێت و عقوبەی خۆیان بۆ دێ ئیتر ئەو کاتە نەدامەت تووشی یەئسە بن نەدامەتی سوودێکیان پێ ناگەێنێت. زۆر باشە مامۆستا بەڕێست. ئێستا هۆکارەکانی لە ناوچوونی میلەتان هەیە و پرسیاریش هەیە مەسەلەن دوایی بۆ هۆی دەسەڵاتەوە بۆچی ئەزەکەم جەنابتان لەسەر هۆکارەکان ڕاوەسن کۆمەڵێ هۆکارمان بۆ باسکەن ئەو هۆکارانە چین کەوا دەکەن لەم بەرنامە کورتەی خۆمان هەندی هۆکارێ باس. هۆکاری یەکەم لە ڕووی شەرعیوە کاتێک پێغەمبەران خوای گەورە ناردوێتی بۆ ڕقەومێ وەڵامیان نەداوەتەوە کوفر و شرک مایەی لە ناوبردنی قەومە. چۆن بەسەری ئاەتەکانە خوێنمەوە خوای پەروەردگار عەزە وەجەل باسی قەومەکانی پێشومان بووکە ولقد آتينا موسى الكتاب وجعلنا معه أخاه هارون وزيرا. خوای پەروەردگار عەزە وەجەل کتابی بۆ پێغەمبەر موسا دانارد دوو پێغەمبەرانی ڕەوانەی لای فرعون کرد موسا و هارون فقلنا اذهبا إلى القوم الذين كذبوا بآياتنا. طبعا درێژترین بابەت لە قورئانە بەسەراتی پێغەمبەر موسایە ئەم باس ناکەی خوای پەروەردگار پێرەوە بە نەرمی قسەیان لەگەڵا بکە ئاەتی پیشان ئەدا ئەڵا ئەم دوایەوە خۆی بە پەروەردگار ئەزانێت ئەمانە لەو بینە ئێمە شایەتەکە ئەم ئاەتە ئەوە کورتیە کاتۆ ئەمان کە دوای ئەو هەمووە بەڵگە و ئیقامە حوجە كذبوا بآياتنا ئیمانیان نەهێنا و بێباوەڕ بوون بە هەموو ئەو ئاەتانەی خوای پەروەردگار چی ڕوویدا فدمرناهم تدميرا. خوای پەروەردگار لە ناوی بردن بە لە ناو بردن ئەمە قومی موسا. وقوم نوح لما كذبوا الرسل أغرقناهم.
قومی نوحیش خوای پەروەردگار کە بێباوەڕ بوون بەخوا و بە پێغەمبەرەکەی خوا خوای پەروەردگار لە ناوی بردن وجعلناهم للناس آية کردیان نیشانە و بەڵگەیەک بۆ خەڵکی کاوە نیشانە و بەڵگە بێ ئێمە دەرزی لێ وەربگرین لەوە چێ لێرەم پرسیارە دروست بێ بڵێ باشە مامۆستا ئەم ئاەتە قەینام ئاەتەیە بەس ئێمە ملەتێکی مسلمانی باشە لە ناو ئێمە ئاەتەیە سەر چی دەرز و پەندێکی لێ وەربگرین مامۆستاگیان من مناڵێک محەممەد بچووکە زۆر پرسیارم لێ کات خەجاری وا شێر لەو کاتێک کە هەر ئینەکات ئیلاک ئەو چۆن مامۆستا ئەمە بووە ئێ باشە باوە مسلمانە بێ خراپێت جاری وا ئەی باشە مسلمانە بێ خراپە ئەنجام نمونەیەمەوە هەندی هەڵەی خۆی پێڵەمە تۆ مسلمانی بەڵێ ئەو هەڵانە بۆکەی کەوا لێرە ئێمە لێرەوە بۆ من و بۆ ئەم میلەتەی ئێمە بۆ دەسەڵاتداران من ئەم قسە ئەکەم ئێمە لە وڵاتی خۆمانە یەکێ لەو کوفر و شرکەیەکە چێ ئەڵێن شریعەتی ئیسلام کە خوای گەورە فەرمێ اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم نعمتي خوایە کە حەکیم و زانا و دانایە بەرنامەیەکی بەکاملی لە ماوەی 23 ساڵە بۆ پێغەمبەر ناردووە پێغەمبەری آخر زمانە پێغەمبەری کەنایە ئێمە ئەڵێن شریعەتی ئیسلامی مەصدەرێکی ڕئیسیە سەرچاوەیەکی ڕئیسیە ناڵێن سەرچاوەیەکی وەحیدە ئەو نوقسانیە چییە تۆ ئەیهێنی کە خودخوا فەرمی دینێکی کاملە تۆ بۆی بە کاملیەکە نایانی پێی ڕازی نابیت کە مافی هەموو قەومێکی داوە هەموو کەمنەتەوەیەک یعنی کەسێک تا ئێسش لە وڵاتی مسلمانان کەنیسەکان ماونەتۆ یەهود ماوەتۆ نەسارا ماوەتۆ ئەگەر لە لوتکەی سەرکەوتنی مسلمانانە ماوە ماوەتۆ کەوا بوو لێرە خەتەری ئەوەیە ئێمە لە وڵاتی ئێمە ئەم هۆکارانە باسیەکەم هەمووی هەیە یەکێ لەمانە ئەوەتانی یەکێ لەوانتە تەعتیلی شریعەتی خوای پەروەردگار کراوە ئێگەر و شریعەتە جێبەجێ بکرێ کەسێ بەناحەق کەسێ ئەکوژێ کەسێ ئەڕوا ماڵی خەڵک ئەبڕێ شەرعی خوا جێبەجێ بکەیت تۆ دەسەکەی ببڕیت خوای گەورە ئەمەی بە چارە سەردانیاوە ئەمە چارە سەرە کەسێ بەناحەق کەسێ ئەکوژێت و دوای ئەوە ئازاد دەکرێت دوای هەرچەندێک بێت خوای گەورە فەرمێ وەلەکم فی القصاص حیات ولكم في القصاص حياة يا أولي الألباب إيواني صاحبي عقلا قصاص حقي خلقي وربقرنو جيانا قرأتو بو خلقي كابو الليلة هيك لواني كبالي ما مصيان هيك لو توانا هيك أكريتا من شركة لشريعة إسلامي الرقاينية بلي ديني خواي پروردگار سرچاويكي رئيسية نالي سرچاوي وحيدة أما خالق من بويا لي ربا قرنقم زاني دو لو هو كاراني ما مصا زوري تاوان ربا زنا اختلاطية كلي مثلا لكم الإسلامي كان يشاهد بارك الله بوي بسيارة جناب زوجنا باش بولا يخومان القرآن كاتي خوي پروردگار باس من وكافر مين وإذا أردنا أن نهلك قرية أمرنا مترفيها ففسقوا فيها فحق عليها القول فدمرناها تدميرا خوي پروردگار فرمي كاتيك بمعنى قومك لنا وبرين بهلاكتي أنا برين شاريك أمر ما نكر بدأ صلاة داركانيا برسالي لبراي خومك خوي پروردگار أمر ناكا بفاسق بون استغفر الله أمرنا مترفيها جوانا فرمي إمام شنقيطي لتفسيرك يا فرمي خوي قال أمري بالتوحيد كردو قرانو ولا يخواو شو كوتي بيغمران شريعتي خوي مترف دا صلاة دارو قوركانيان ففسقوا هما مصيان ففسقوا فيها أما أن لجاي أو كخواي قال أمري بالتوحيد كردو تصديق الرسالة وشو كوتني أو برنامج باشم أم قرآنية ما تنهابو خوينا وهات والله بتنهابو خوينا وبايا بيغمر صلى الله عليه وسلم على بيكر أبو جهل وهم رازيون بكن بالسيدي عرب وأجر بيشي خندو ليتي أنا جيناتو أنيش بيوكي إيش يشت بيكر أبي ليتي بيجي باش أنيش بيوكي كابو قرآن عطوا برنامج جاني روزانة من بيه كابو أمرك بالتوحيد أخوي برجع أمري بالتوحيد كدوش كوتين برنامجك أوان ففسقوا فيها يعني خرجوا عن الطاعة لأمر فرماني خوا وبيغمبرك يدرشون أو كات سزاي خوا وجب عليها الوعيد فحق عليها القول فدمرناها تدميرا هم خلقك شي لنا وده نكد صلاة دارك هم صيان بو ما يشي لنا وداني هم خلق إيه باش اللي يرتو أو برسالة ما من بيكم بلى آية قوم بوشي خوا يقول لنا وده إيه باش بعد الصلاة دارك لنا وده بيقوم أنه بسيارة منطقية جاري واحدة صلاة دارك بيرلين مثلا ما كبرى شي ديكتاتورة أي بعض ملتك هموي بوشي ملتك بس لبر أوي ما مصيان قرآن بما مسكفين وقالوا ربنا إنا أطعنا سادتنا وكبراءنا فأضلونا السبيل لبر أوي أمان شوين كوتوبنا أتباع بنا بشتيان اللي هلنا كردون دوام لبر أوي
نهیان نەکردووە لەو زوڵم وستەم و ناشەرعیانەی کە کردویانە وەکو قورئان فەرمێ بترسن لە فیتنەیە کە ڕووتان تێکە واتقوا فتنة لا تصيبن الذين ظلموا منكم خاصة لە بترسن لەو فیتنەی کە تەنها ئەوانە نەگرێتەوە کە زوڵم و ستەمیان کردووە جاکەوا بوو لێرە بۆیە پێغەمبەری صلى الله عليه وسلم کاتێ پرسیاریان لێ کرد لە فەرمووی متفق عليه وتیانەی پێغەمبەری خوا أنهلك وفينا الصالحون تیا ئەچین و پیاو چاکانمان تیا بێت قال نعم إذا كثر الخبث يعني إذا بهناتوا بخبث شاتوا الخبث بالسكون باكا كاوي اللي رما مصاجان أما يكي له كار كان كوكو جناب الإشارات تبيكر كفاحشة تيكالي يعني باورت بهندي كنار جينجا كمان تيكدا يعني معقول الناو وڵاتێکی مسلمانانە تۆ چی ئیسفادە لەوە ئەکەی باسی خیانەتی مەحارم کەی کەسێکە لەگەڵ خزم و کەسوکاری خۆی لەگەڵ مامی خۆیە مەبەست ئەمانە تاوانن یەکێکی تر مامۆستا لەو هۆکارانە بریتیە لە کڕین و فرۆشتنە غەش بکرێت لە عەرز فرۆشتنە لە خان و فرۆشتنە لە مەترە لە میزانە بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕۆژێکیان ڕووی کردە مهاجرين فرمي بين شت هيا اگر توشي ابتلاء بون بن بين شتوا بنا اگر مخواك بيتان بقات او انا خطر يكميان فرمي لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن مضت في أسلافهم الذين مضوا لهر قوم فاحشة وزنا بلا ويكرت كابو بقى ما هتركم دواتر زنايك كل السبب كان بوشي بو بلاوبون ام بلاء بو نخوشي بو ايدز بو تيكشوني شيرازه اعلاني كان خواي گەورە افرمي امانتوشي طاعون وايش ازاريك بن باوبابي لزماني باوبابي لانا نبوه تخوال بيشتر كاس ايدزي بيستوا كورونا كاس بيستوتي هوانيه كوابو أما بيغمر صلى الله عليه وسلم كأضامان بي أفرمي أما يشوكو مسلمان قصة لقل ملتكي مسلمان أكي أبينين بالواقع هاي اشتكى بينم يسمون بيهم سير عندي كسلة أما السياسة أما لو أشيوان كاكا من واقع اشتكى بشاوى بينم كبشاوى يبينم يتر هالشي بي أبي ريورو الشرعي كان أو توجيهاتي كأمدريتي لا عند دكتورة كان جبجي كان أما يكن ما مصا دو بيغمر فرمي صلى الله عليه وسلم ولم ينقصوا المكيال والميزان إلا أخذوا بالسنين وشدة المؤونة وجور السلطان عليهم هيش قوم يكنية لا ميزانيان لا مكياليان لا متو ترازويانا غشب كان إلا توشي جراني ونارحتي وظلمي السمك على شبل نابيني سي ولم يمنعوا زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء حركات الزكاة ندرة أئمة التي يسدوا الله ملكاني بعام زكاة بدن زور فقيرة كان مع النامينات حتى الله إخوائي پروردگار ولولا البهائم لم يمطروا بخوا جان لبراننا وإخوا بارانشي ونعبارنا ولم ينقضوا عهد الله وعهد الرسول إلا سلط الله عليهم عدوا من غيرهم فأخذوا بعض ما في أيديهم هركاتي هاتن تخوا هروشان نوي عهد تو إيش بقرآن نكيتو إيش بالسنة نكيتو بشتيكي سركي بزانيت قرانو أم قرآن بو حكم نبيت أنها بو سوين يكبت داينيت أيتر أما عهد هروشان ونبيت شي أفرمي بيغمر صلى الله عليه وسلم هيش قوم يكنيه بيماني لقال خواو بيغمر هروشان إلا خوا دجمن زال أكات السريانة هندي الخيرات كان شانبات يسوب أشكرها أمزل هزانا لكاك إيما لمولاتانين بو نوتك ما هو صعب أم بشيء أخيري وما لم تحكم أئمتهم بكتاب الله ويتخير مما أنزل الله إلا جعل الله بأسهم بينهم ابن ماجه روايتك الشيخ البانيش أفرمي ديك صح هركات يسر كذا كان إيش بكتاب إخوانك كستيها رشي قولي لسر كفر وفسق وشرك إيشي بينك هو نين خيراتي إخوان لم قرآن دركن كلامي إخوة تخوة يسر خلقي واهية 4 ساعات بين ساعات للروجة قصر قال اشتيكي جزئية أو إلا بيرشو أخوة ما يبوشي دروس كدوها أمريته بس للرمضان من باسي وكم كملتك مسلمان لو بس للرمضان القرآن ببيني أيش بس بو أجرك إخوانته والله ده ليتي بقات
والحەمدا خەڵکی باشمان زۆرە خوای گەورە شەرمەزارمان نەکا هیدایەتی قەومەکەمان ئینشاءالله. اینجا تەماشا ئەمەی ئەخیری کە بزانام سەبەبێکی هێزگار گەورەیە هەر کاتێ دەسەڵاتداران حکم بەم کتابەی خوا نەکەن خێری خۆیان لەم کتابە دەرنەکەن بزانم بەرژەوەندی ئێمە لەم کتابەیە کە خوا ناردوێتی إلا جعل الله بأسهم بينهم إلا بأس و شەڕ و ئاژاوایان نەکەوێتە نێوان خۆیان ئەمە لە لای چەند بەرپرسی چەند جار خوێن باسم کردوتێ وەڵای مامۆستا ئەم ئەمڕۆیە ئەمەیەکە لە علاماتی نبوەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم یەکێکی تر مامۆستا سەریع لەو ئەسبابانە مانەیە کە تر بە سەریع ئیشارەت پێ یەکەم ئەوەیە کە منافەسەکردن لەسەر دنیا سووربوون لەسەر دنیا مەسئولیت بێ پارە بێت یعنی کابرا شەڕی ئەوە بکات لە وڵاتانە نییە لە خەلیجە قەسری هەیە بەڵام حەزەکات لە ئەوروپا شەی بێت باخێکی حەزەکات دەی بێ خەڵکیشنان نەبێ بیخوا بەڵام بە حەڵاڵی خۆتت بێت 100 جار پیرۆزت بێت پێشم ناخۆش بێ من ئیمانم تەواو نییە هەموو مناڵێکە تایارەیەکیان نەبێت نەک سەیارەیەک بە پارەی حەڵاڵی خۆت بێ و زەکات دەرکە یا ڕەبی پیرۆزت بێت دینی ئیسلام وانە نیە خەڵک لە دەوڵەمەند بێت دەوڵەمەندی خۆشە بێ لەبەر زەکاتی دادی بەرەوەی برایەتی کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم و صحابەس ڕۆژێکیان ئەبوو عوبەیدەی کوڕی جەراحی ناردووە بۆ بەحرین بۆ جزیە وەرگرتن علای کوڕی حەضرەمی ئەمیری بەحرین و کاتی ئەبوو عوبەیدە گەڕاوە جزیەکەی هێناوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیانی ڕۆژ بۆ مزگەوت وانێست خەڵکی مزگەوتەکانی کەش هاتوون بۆ مزگەوتە ڕوودا فوافوا صلاة الفجر مع رسول الله صلى الله عليه وسلم ليه بو بيغمري خوات درو هاتن رقي بيغمر صلى الله عليه وسلم بيغمري خوات صلى الله عليه وسلم بيني فتبسم الرسول الله صلى الله عليه وسلم بس كيك زاني بوشي بيستي انا اشتيق هاتوها بو هاتون بيغمري خوات صلى الله عليه وسلم بيوتن اظنكم سمعتم ان ابا عبيدة قدم بشيء من البحرين واقم انا بيستطيع ابو عبيدة اشتيق الى بحرين وهي ناوة او ان اشتياني بلاي بيغمري خوات فرمي مجدتان لي بيت يعني وايا واملوا ما يسركم ومێد و ئەمەلی ئەوەتان هەبێ کە دڵتان خۆشەکات پێغەمبەر صلی الله عليه بۆ خوا لەوەی من جاری وایە هیچ ئیشیشمان نییە ئەڵێ قورئان بۆ ناخوێن کە ئەکە بەخوا مەجالم نییە نوێژەکان دوا ئەخا یا نایکە ئەڵێ ماڵە مامۆستا بۆ خوا ئیشەکەم زۆرێ کاکە پێغەمبەر صلی الله عليه وسلم شەو تا بەیان جاری وا بووە لە ساڵ یەکەمە شەو نوێژی لەسەر فەرز بووە قورئانی هەموو ڕۆژێ نییە حسەیەکی خۆی هەبووە بەوە ئەوەسین ئێمە اینجا پێغەمبەری خوا فەرمی بەو زاتەی کە فوالله ما الفقر أخشى عليكم سوين بخوال فقيري لي وانا تسمع لأمتك أي لشيء ترسم ولكني أخشى عليكم أن تبسط الدنيا عليكم كما بسطت على من كان قبلكم بخوا ترسم الدنيا بكرية ولا الروتانة يعني تواو دولة من وشدبن شوان كراوة لأمتكاني بيشو فتنافسوها كما تنافسوها إيوه شوكو أوان دنيا بيتا منافسة إذا تماشاك هربر برسيالي تيقلنا مسلمانانا كسيك هەر منافەسەی بکات زۆر حەزی لێ بکات دەستی لێ هەڵنەگرێ بیر ناکاتە بەرژەوەندی جەمع و مسلمانان لەکوێیە بەس بیرەکات و خۆی نییە چاوپۆشی لە زۆر لەو شێگەندەڵیش بکات چاوپۆشی لە زۆر شێ بکات زۆر کەسی ڕازی کە شایەتی ڕازیکردن نەبێت بەس چی بوو لەبەرەوەی کە چاوی لە خۆیەتی اینجا پێغەمبەری خوا فەرمی وەتهلیکەکم کەما ئەهلەکەتهم ئەم فەرمودە متفق عەلەیە کاو یەکێک لە سەبەبەکان ئینسان خۆی لەبەر چاو بێ و منافەسەی دنیا بکە سەبەبی کیاچوونە خوای گەورە پەنامەمدا و هەلاکومەتانی پێشەوە لە ناویدان خاڵێکی تر مامۆستایان مەسەلەی بەخیلیە لەوەشی غەریبی خەڵک ئەم قسە غەریبی لێبێت ئەمە هەندێک لە مەم کارەمە چۆن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی لە زوڵم بترسن زوڵم تاریکیە لە ڕۆژی قیامەت خۆتان لە زوڵم بپارێزن واتقوا الشح سووربوون و بەخیلی و چریکی چی پێڵێن بە بەخیلی چریک فإن الشح أهلك من كان قبلكم بالراسي أم بخيلية أمتاني بيشوي لنا بو وايلي كردن حملهم على أن سفكوا دماءهم واستحلوا محارمهم وايلي كردن شيء خوين يك حلال كان باري يك حلال كان ناموسي يك حلال كان إياكم والشح آمان خوتان لشريكي بارزن لا شي لا بخيلية زور فإنما هلك من كان قبلكم بالشح شح ملته يكيك له كاري لنعودني ملتكاني بيشوه شون أي بيغمبري إخوة فرمي أمرهم بالبخل فبخلوا أمري بيكردن بخيل بن بخيل بون أمرهم بالقطيعة فقطعوا أمري بيكردن الصلي بيواندي خزماتي بشران أمرهم بالفجور ففجروا أمري بيكردن فاجر بون كابو أمانة چی بو وەکو پێشتر بەرنامەی پێش و باسمان کرد ئەمە هۆکار نییە بۆ ئەوەی کە ئینسان کاتێک زینا ئەکا شیرازە تێکەوێت نەسل تێکەچێت کاتێک زوڵمەکە کابرا بە دوای تۆڵەی خۆی زۆر شی لەبیرەچێت
کاتێ دزی ئەکا ماڵی خەڵکی بەنا حەق ئەخوات ئەو پیاوە هیلاک بووە پێیوە کەوا بوو لێرە شیرازەکە تێک چوو بێتە مای ئەو عقوبەی خوای گەورە دابەزێ ژیانی خەڵکی شتێک ئەچێت هەروەها مامۆستاییان و باسمان کرد زینا و ڕیبا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ما ظهر في قوم الربا والزنا إلا أحلوا بأنفسهم عقاب الله إمام أحمد رواية كذا والشيخ الباني فەرمی صحيحة يعني سزاي خوايان أويك الربا يسر ربا شيئا كبرا أرطون بقر زفرشي هانيا ربا شيئا هەنا و مۆدەلی لێ نراوە أي خوا هەر دین وای لێ دێت عارق ناوی ئەگۆڕن زینا ناوی ئەگۆڕن پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ڕۆژێ دێتە سەر ئومەتمان کابرا ڕۆ دەفتەرێکە دا بە قەرز زۆر دەوڵەمەنی ئەم وڵاتەی ئێمە ئێستا لەوە ئەشە من و تۆ نەزانی لەکوێیە خەڵکێکی زۆر پێشتر نییە لەوە لە دوورۆ تەماشای بکردایە بۆ پارەی من وتێتی مامۆستا عەباسیان وڵات دەفتەرێکم بەری هەموو دەفتەرێ من سێ گڵاتە دەمێ پارە بەکرێ ڕیبایە جاری وایە 4-5 پێچی تێخێن بۆەوەی ڕاستەوخۆ ئەمە یانە گەڕێ بە مامۆسایەکە حەڵاڵێکە بەرحەڵ کاتی بەرنامەکەمان زۆر کەم بوو مەجارمان نەبووین لەسەرم پێچ و پەنایانە ڕابوەستین کە ڕێبای لێوە وەرەگیرێ بەرحەڵا هۆکارەکان مابێتی بەس سەریع سەرۆکار بەس ئیشارەتی پێەکەم یەکێک لەوانە مامۆسایانی ئاینی و ئەوانەی کە بانخوازن ئەمر بە چاکۆنەی لە خراپەکەن بە ئیشی خۆیان هەڵەستن پێغەمبەری خوا فەرمیێن ما من قوم يعمل فيهم بالمعاصي هم أعز منهم وأمنع بەڵام هیچ قومی نییە تاوان و مەعسیەتی تا بکرێ بەڵام بتوانی بیگۆڕی و نەیگۆڕی دەسەڵاتە بێ لا يغيرون إلا عمهم الله بعقاب إلا خوای پەروەردگار عقابەکە بۆ هەمووی ئەنێرێ جاری وایە نزیکی کەسەکە لێەوە دەستیەگرێ جاری وایە حیزبەکەی دەستیەگرێ جاری وایە بارك الله حکوومەت دەستیەگرێ جاری واشی ئینسان جاری وایە لە ماڵی خۆی توانێ بیکا با جێبەجێکە بەرپرسێکە لە شوێنێ بابیکە ئەمە بە تایبەتی خێزانەکەی خۆیەتی إمام بارك الله إمامي غزالي قولي زور شيرينية أفرمية قطب أعظم أمرنا أمر بشاكونا إلى خرابه هل كاتين نما جهل بلاو أبيتو فساد بلاو أبيتو ولاتيك أشيد بندكان لناو أشن لروجي قيامة لو أشياء وريا ببنو بو أما بدرجية كم لحالتي كذا صلاتي ده صلاة دارية لو هم وشتانا يكي كتر ما مصا مخالفة كردني بيغمبر صلى الله عليه وسلم بروني ديانا لا أحد أبو فليحذر الذين يخالفون عن أمره أن تصيبهم فتنة أو يصيبهم عذاب أليم مخالفة كردني في غمر صلى الله عليه وسلم خوا حذر ما نداتي خلقي واعي حر سنة خيت بردمي هر أشناء ببدعة الله أمشت أمري في غمر صلى الله عليه وسلم أو أني أمري حزبك إلى لا يدرنيها أم إيشا تاوانا چونکە ئینسانە بێت تاوان بڵێ خوا مەمنوعی کردووە هەیە ساتێ ئێمە هەندێک ثەقافەی غەربی زاڵوەتە سەرمانە شتێکی جوانە تۆ لە دووی شەو بەتەنها بووی مەدە لە تەرەف لای ئیسلام وت پێڵێت مخالفە مەکە بەڵام نەک ئەمە جەریمەیەکی گەورە بێت زەواجی متریش پیاوە بخوازی طبیعی بێت نا ئەوروپا وایە خەڵکمانەیە ثەقافەی ئەوروپا زاڵبووەتە سەریە هەر لە سەلام و کەلامیش حەزەکە بڵێ ئۆکەی لێنێ کرانەوە خوا لێت ڕازی بێ کرانەوەیەک کە لە دنیا بێت ئیسلام داوت لێکا پێشکەویت بەڵام کرانەوە لە دین گەڕانەوەی پێغەمبەری خوا فەرمێ ما أنا اليوم عليه وأصحابي گەڕانەوەی بۆ زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر باش مامۆستای بەڕێز ئێمە ئێستا لە بابدۆخە ناڕەحەتیەکە هەین جۆرێک لە ناوی لێنەی موسیبەت تاقیکردنەوە ئیمتیحان هەرچی هەیە هاتووە خۆی گەورە مسڵمانان و ئێمەش بپارێزێ لە ئێستایا مسڵمان چێشێکی بەدەستەوەیە کە پێوترێت دوعا ئایا دوعا سوودی هەیە بۆ هەڵگرتنیە بەلاو ناڕەحەتیە یانیەتی مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم عباس کە بانگیان کرد لە پاش مردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ کەمی باران ئەو دوعایان بۆ بکات چی فەرمووی اللهم إنه لا ينزل بلاء إلا بذنب خوایە بەڵام موسیبەتدا نابەزێ إلا بەتاوان نەبێت ولا يرفع إلا بتوبتي بخوا با لاش ناچێ لە سەرمان هەڵیش ناگیرێ إلا بە گەڕانەوەی نەبێ وەلای تۆ مامۆستا عەباس دوعا ئەوە نەگرنگە خوای ڕەب العالەمین کاتێ بێباوەڕ و مشرکەکان ڕۆنشتونەتە دەریا و هیچ دەسەڵاتێکیان نەماوە إلا خوا نەبێت چۆن ئێستا هەندێک لە ئەوروپاڵی ڕۆژی دوعا دانێن و بگەڕێنەوە بۆ خوا دەسەڵاتمان نەمێنێ ئینسانی مسلمان لە خۆشی و ناخۆشی ئەزانێت تەنها خوایە موسیبەت هەڵەگرێ خوای گەورە باسیەوەمان بۆ ئەکات کە بێباوەڕ و مشرکەکان لە کاتی کە ڕۆشتونەتە دەریا ئالەو کاتە بەڕاستی داوایان لە خوا کردە خوای گەورە ڕزگاری کردو
انجا پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی شتێکی کەونیت بووە کەم کان دێکە کاکە گیانەمە سنەنی کەونیە دوعا پێویست ناکات پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ باسی خۆرگیران نکات خۆرگیران و مانگیران ئەفەرمێن دوو ئاەتی خوای پەروەردگارە فەرمودەکە لە صحیح بوخاری و مسلم هاتووە بۆ مردنی کەس ناگیرێن خەڵک وایە زانێتە ئیبراهیم مردووە بۆیە خۆرگیراوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی فإذا رأيتموها فكبروا وادعوا الله وصلوا وتصدقوا کە تۆ لەوە بڵێ هێ باشە من خۆرگیراوە خۆی سا علم پێمان ئەڵێ کاکە سەعاتێکە دوانە دوایە و ئەڕوا بۆ ئێمە لەم حاڵەتە لە عهدی پێغەمبەری صلی الله عليه وسلم شێخ الإسلام ابن تیمیە باسێکە ئیمامی زۆری باسێکە شێخ محەممەد عەبدوڵڵاه باسێکن کە پێشتر هەر زانراوە خۆرکەیە گیرێ فەلەک ناسەکان لەو کتێبانە هاتووە زانیشیانە بەرە بێ زانیشیانە بەڵام بۆ لەبەرەوەی من نیعمەتێکی خوای گەورەی نامێنێ یان ئەم شێوازەی کە کەونتێک ئەچێت سونەنێکی کەونیە ئینسانی مسلمان بترسێت سەبەبی بەڵا زۆر جار وایە پێغەمبەری خوا لەو کاتامان گەڕێنێتەوە بەلای خوا فەرمی ئەگەر ئەمەتان بینی فەکەبیروا الله ئەکبەر بکەن ذکری خوا بکەن وەدعوا الله داوا لە خوای گەورە بکەن نوێژ بکەن سەدەقە بکەن کەوا بوو لێرە تەبعاً فەرمودەکە وەختم متفق عليه پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمی فەفزعوا إلى الصلاة یعنی بەپەلا ڕوو بکەنە نوێژکردن کە وەکو باسم کرد ئەو کەسەی بڵێ دوعا سودی نییە طعنە لە قورئان چونکە قورئان ئەمرمان پێکە فەدعونی ئەستەجب لەکم طعنە لە پێغەمبەران چونکە پێغەمبەران صلی الله عليه وسلم دوای هەموو سەبەبێک سلاحی گەورەیان دوعا بووە سیر پێغەمبەر ئەیوب خوای گەورە فەرمیێ وأيوب إذ نادى ربه أني مسني الضر وأنت أرحم الراحمين کە لە خوا پاڕاوە کە من چی منی گرتووە ئەم زەرەر و نەخۆشیە فاستجبنا له فكشفنا ما به من ضر فكشفنا خوا وەڵامی دوعاکەی داوە نەخۆشەکەی لەسەر هەڵگرت پێغەمبەر بێنە خەیاڵی خۆت مامۆستا عەباس یەکێ لە پێغەمبەران لە ناو تاریکی زکی حوتە و لە ناو تاریکی دەریایە بێت وذنوني إذ ذهب مغاضبا فظن أن لن نقدر عليه فنادى في الظلمات أن لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين أما لناو نارحتي إما لناو نارحتي فاستجبنا له ونجيناه من الغم أو خواهي قول الله والله ما نداو لو غم رزقار ماك إي باشا تشي عليه لدعاء أما وكذلك بوشيوا بقرينو ابو لا اخوي پروردگار لنا راحتي كان وكذلك ننجي المؤمنين اما سنه اخوي پروردگار كدعاء اوايا اخوي پروردگار منك هروها ونوحا اذ نادى من قبل فاستجبنا له فنجيناه اهله هروها دعاء نوح بويا لو رامي برسالك بيغمر اخوي فرمي صلى الله عليه وسلم الدعاء ينفع مما نزل ومما لم ينزل دوعا سودی هەیە بۆ ئەو قەدەرەی کە دابەزیوە ئەو قەدەریش کە دانەبەزیوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم وإن البلاء لينزل بەڵا ڕووتان تێکا و دابەزێت بەڵا و مصیبەت فيتلقاه الدعاء فيعتلجان إلى يوم القيامة دوعاکەی تۆ بەرزە بێت تۆ بەڵاکەش دێت دوعاکە ڕووەکاتە ماڵەکەت بەڵاکە ڕووەکاتە ماڵەکە دوعاکەت ڕێ لێگرێ تا ڕۆژی قیامەت یەکێک پاڵەنێن کامیان بەهێز بوو ئەوە کە ڕەفعەکات جاری وایە دوعاکە بۆ قبول نابێت بۆی حرام خواردن بۆی غەفڵەتی دڵت لە لای نییە و جاری واشێ نەخێر خوای گەورە هەڵەیگرێ بۆ قیامەت بۆ تۆ کەوا بوو چی بۆ پێغەمبەری خوا فەرمێ فەیعتەلیجانی کەوا بوو مامۆستاگیان دوعا لا يرد القدر إلا دعاء ئێمە دوعا پێغەمبەری خوا فەرمێ هیچ شتێک نییە قەدەر بگەڕێنێتە دواوە وەکو دوعا کەوا بوو دوعا چۆن تۆ ڕۆی بۆ جان خۆتە پۆشی یا خۆت ناپۆشی نەخۆشەکەوی ڕۆی بۆ دکتۆر یان ناڕۆی بۆ دکتۆر ئەمانە قەدەری خوای ڕەب العالەمین کە ئەمری کردووە بە ئەسباب بێ حکمت نییە کە ئەمری کردووە بە دوعا ئیلا ئیستیفادەی هەیە کەوا بوو خوا عەلیمە کێ دوعا ئەکات خەڵکێکی وایە هەڵە بیرەکات و خوا هیدایەتیان بدە ئەگەر هەڵەی شتێکەشتون خوای پەروەردگار عەزە وەجەل هیدایەتی هەموو لایەکمان بدە بەڵام ئەگەر کەسێ بە قەسدوە بیڵێت ئەوە بیرێکی شەیطانیە خوا ئیسلاحیش کات ئەڵێ باشە من ئەگەر هەر لەسەر موساوە بۆ بیکەم نە من بە ئەمری خوا و پێغەمبەرەکەم من بقصي خوا أكم خوا كأمري كردو إلا قازانجي لي أكم بويا فرموصا ما مصيان چه دعاء يبكي بو أمر رجا ما مصا إما طبعا دعاء بيانيان وإيواران ضرورة همان بيكي هندي دعاء بيغمبري خوا فرمي حتى يسكن يجي بيانيان لسر القرتين يا فرمي أجر بيانيان لمزجوج نشكن لضماني إخوان أم دعاء بو أمر لبرو هستا كم برنامج كمان كاتي كما بيغمر فرمي صلى الله عليه وسلم فرمي ديكي صحيح أنس وما جريته اللهم إني أعوذ بك من البرص برص نخوشي بيسته والجنون لدزداني عقل والجذام
دەست ڕەشبوون و قاش ڕەشبوون تا بێتەوەی لە ناودانی ومن سيئ الأسقام سيئ ئەسقام ئەو نەخۆشیە کە خی گەورە پەناماندا سەبەبێک نەخۆشیەکە ئەبێتە سەبەبی خەڵکی لە تۆ ڕاکات ئەم نەخۆشی ئەمڕۆ خەڵ ڕاکە ئەو دوعا من قەناعەتمان ئینسان ئەمڕۆ زۆر دووبارەی کەینەوە و لەگەڵ دوعاکانی بەیانیان و ئێواران وەسیەتی من ئەو دوعایە بۆ ئەمڕۆ ئینشاءالله. مامۆستای بەڕێز ئەسباب و چارەسەر بۆ ئەم دۆخە چییە؟ مامۆستاگیان با یەک دوو ئاەت خوێنینەوە لەبەرەوەی کە قورئان فەرمی عەزە وجل فإذا ركبوا في الفلك دعوا الله مخلصين له الدين فلما نجاهم إلى البر شايتي من دعوا الله فلما نجاهم ئەوەی کە باست کردوەکو دوعا گەڕانەوە بۆ لای خوا تۆبە کردن چارەسەرە. قورئان باسمان بۆ کافرین وإذا غشيهم موج كالظلل کاتێ شەپۆلی دەریاکان وەکو کێو دەوریدان و بانی گرتن یان وەکو هەور دعوا الله مخلصين له الدين بإخلاص لأخوائي قولة بارانو فلما نجاهم إلى البر أما لحالتك بو مشركين إنجا بو خمان لحكاو كاتي بيه باوركان لأوبري لي قوميان كزانيان دا صلاتني رويان كرد أخوا والله ميدانو إيمش أبي بقرينو ولا إخواي پروردگار أم آيات أبو براي خو مخوانم أعوذ بالله من الشيطان الرجيم ولقد أرسلنا إلى أمم من قبلك فأخذناهم بالبأساء والضراء لعلهم يتضرعون أما ولقد لا قسم أخوائي ورسول من بو أخوة بعزتي خوي كأفرمين بيغمبران من بو أمتاني بيشو ناردوها أماني كولامي بيغمبران يعني ندعوه فأخذناهم بالبأساء والضراء ما مصاب بأساء شيئا بأساء فقيرية بأساء تسكيجيانا دلطنجية أي ضراء شيئا نخوشي بلايا يعني لهردو لاوة باش أخوائي پرودگار فرمي أمتان توش أكين سما مصايان أجر بهوي درو بيه بهر بابت يك بيت أو تاني جادة كان منشول بو دوكان كان منشول بو بازار كان منشول بو أو تاكو مالي خلقة ليرة ومن عليهم كخلقي وهي إيش كردني قوتي الرجاكي در كردو با أو كسي بي أجي يارمتي ما نبدا خواي قولا أفرميه فأخذناهم بالبأساء والضراء لعلهم يتضرعون معناه شيئا بو أويتو أتوي أمجتمع لسر حلقيري خواي قولا فمليك يدعو الله في كشفها بقرينو ولا إخوا با خوا لسرتاني حلقيريت لقل شي كارين بقرينو ولا إخوا لو تكسي وانا زاني أو السبب الدنيا يعنش كهمو أهلي خبري عالمي لا بابي تندروسي بيمان الله أما باش يقل قرانو ولا إخواي پروردگار عز وجل چونك هيج نخوشي يقني إخواي پروردگار عز وجل لا علاجي ودانيا علاجي أمش إن شاء الله ديما مصيّا كوابو أما السنة إخواي قولا ووايا بقرانو ولا إخواي پروردگار بقشتي قرانو يچيا شرعيك توبة كردن ودعاء كردن قرانو السبب الدنيا يكش كبريتي بلو زۆر باش ڕێنمایە بەخێرایی لەسەریان ڕاوەستین ئەگەر ئەم جۆرە بارودۆخانە سوودیان تیابینی ابن القيم قولێکی زۆر شیرینی هەیە مامۆستا ئەفەرمێت ئەم بۆ دابەزینی ئەم بەڵایانە هەندێک کەس هەن علاج يكاد أنه لولا محن الدنيا ومصائبها لأصاب العبد من أدواء الكبر والعجب والفرعنة وقسوة القلب بخوا بو هندي كاس الله اگر ام بلاوي سيوايا نخوشي بو تسببي توبه كردني هي واي اس خوش واي سبيل كريتو تو باش خوايا من اس بمرم بو بمسافر زندو بومو هي واي ستسي كردو يجو توبه كردو هي واي لفرعني خوي فرعونيتي خوي وغوري خوي اس ميكروب نايبيني ناوي لقل خشنكي توقيت هي واي الله ام مال ملكما هي بكلكي هيك ناي لا استايا اخوال كوابو ابن عيمة فرمين براسي قد ينعم الله بالبلوى وان عظمت جاري ويا اخواي قول النعمه ذات كسب هوي بلا اقرشن يا قولش بيت ويبتلي الله بعض القوم بالنعم هندي خلقي شيء بهوي النعمه كانت شي بلا ابيت خواي لبير باتو هندي خلقي بلا كان خواي بير اخاتو بو هندي تاڵی دنیا بۆ قیامە شیرینیە زۆر باشە مامۆستا هەندێک مسلمان هەیە بەخۆ پاراستنە بەگرتنە بەری ئەسبابە بە ترسانە لە مەسەلەن بەزاندنی ڕێوشوێنەکان با بڵێن ئەمە لەسەر ترس قسە بکە ئەیە مسلمان ئەترسێ ناترسێ چونکە هەیە زۆر بێواکان ئاڵێ کاکە خۆمە بدەمە دەستخۆی گەورە و تەوەکل عەلە الله و هەموو شتێکەکەم و ناترسمەوە بابەتاوە چۆنە مامۆستا گیان ئەمە لێرە لەوەشێ لەگەڵ پرسیاری تری شەهر ڕەبتی کەین کە
پێغەمبەر صلی الله عليه وسلم فکرێکی زمانی جاهلی و نەفامی هەبووە ئەیانوت خوای پەروەردگار دەستی نییە لە بڵاوکردنەوەی ئەم نەخۆشی و مصیبەتانی کە ڕووە کاتی ئینسان بۆ یەکەسی هاتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا ئێمە وشترەکانمان ساغن وشترێکی گەڕدێتە ناوی باخی وشترەکان تووشەکات وەکو ئاسکن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کێ ئەوە یەکەمی توش کرد کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئێستا وەڵامەتە بدەم ئایا بترسین یان نەترسین کە فەرمی لا عەدوە گواستنەوە نییە مانای وا نییە ئەمە گواستنەوە بە کلینیە کە من و تۆ لە ژیانی ڕۆژانەی خۆمان نەبینین لا عەدوە إلا بإذن الله لا عەدوە إلا إذا شاء الله عەدوە نییە ئەگەر خوا بیەوێت ئەمما بۆ چونکە هەر خۆیە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم فر من المجذوم كما تفر من الأسد راكن لكسيك قربوا بيتو نخوشك نقل بيت شلون للشيري راكي من الشيري شلون اترسم كوابي لا مش اترسم لهمان حاله شب يا غمر صلى الله عليه وسلم خويناني لقلا خوارده وتيتي ثقه بخواي پروردگار هيا هم ليره ولامي كي بيرو باور عقيده كي نفهمي جاهلي لا بر پیغمبر صلى الله عليه وسلم كخلق وا بزانه ببي خواي پروردگار ببي مشيئتي خوا خلق سيشتبت ئەی باشە بۆ پێغەمبەری خوا فەرمی ڕاکەن لێی بۆ فەرمی لە شارێکە بوون مەڕۆنە ناویوە ئەگەر تایە بوون دەرمەچن تێمان ئەگەیەنێ کە ئەم نەخۆشیە نەقڵە بێ بەڵام بە ئیذنی خوای پەروەردگار عەزە وەجەل کەوا بوو ئەی باشە من و تۆ لێرە چی بکەین حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی لە ڕووی مەجلس جەنابتان و هەموو بینەر و بیسەرێک پێغەمبەری خوا فەرمی لا يريد ممرض على مصح ئیمامی مسلم ڕایەتەکە ئەو شترانەی ئەو گیان لە بەرانەی کە نەخۆشن مەیان وەرە ناو ساغەکان أسباب كان ما شون تيجي پیغمبر صلى الله عليه وسلم بلام ليرة بسريع وبلين إيما فرق بيني من مسلمان بي وكو أوروبانا كات أوان شيان كدوا همو اعتمادي كان لسر أسباب توشي الشرك إيما السبب ما ترك توشي قناه بين كابو الليرة أبي آقامان ليه بيت وكو مسلمان سبب واجب بكاري بينين وكو باسم كرد سلاح بۆ جەنگە خۆ پۆشاندنە دەرمان بەکارهێنانە لێرە مامۆسای بەڕێزم وەڵامی پرسیارەکەات بۆ ئەبێ نەترسین خۆ ئەپارێزین بەبێ ترس قورئان فەرمیێ وإن يمسسك الله بضر فلا كاشف له إلا هو خوا بيوێت تووشی زەرەرێکت کە کەس ناتوانێت لەسەر هەڵگەی خوای گەورە خۆی نەبێت ئەمە یەکەم خوای گەورە فەرمی قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا ئەوەی خوای پەروەردگار نەینووسی بێ بەخوا تووشمان نابێت پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم ئومەت هەمووی کۆ بێتەوە قازانجێکت پێ بگەێنێ پێت ناگەێنێ ئەوە نەبێ خوا نووسێتی هەمووی کۆ بێتەوە نەک میکرۆبێکی بچووک زەرەرێکت پێ بگەێنێ پێت ناگەێنێ ئەوە نەبێ کە خوای پەروەردگار نووسیوێتی کەوا بوو لێرە ئێمە سبب بەکارهێنین نەک تووشی نەخۆشی نەفسی بین سبب بەکارهێنین خۆ ئەپارێزین ئەیزانین بەبێ ئەمری خوای پەروەردگار هیچ شتێک ڕوو نادا چۆن کاتێ ثقيف هاتن کەسێکیان تیا بوو نەخۆشی گەڕی هەبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوورەوە فەرمووی ئەوە ئینا قەد بایعناکە فەرجع ئەوە بەیعەتمان لێ وەرگرە لەبەر ئومەتەکەی تێبگەێنێت کە ئەسبابەکان بگرنە بەر بەڵام بزانین لفرمودي صحيحات و 50,000 سال پیش اوی خوای پروردگار آسمانکان و زوی دروست کرد خوای پروردگار قدر الله مقادير الخلق قبل ان يخلق السماوات والارض ب50,000 سنه مسألة مردن ربطية لقليانا دي خوای پروردگار چی ما بيفرمي وما كان لنفس ان تموت الا باذن الله كتابا مؤجلا بخوا نخوشي هبه چنها خلق يسا زور لو نسبه زياده مردوكا لم دوسيا مانگا كبوي كورونا مردون مردنا كان العقينيه بموا لبرو هيش مسلمان نابي بترسي چونك مردن بامر خواي رب العالمين امامي طبري لتفسير ام ايه من بوي اسنخت السريع رمضان كاتب برنامج كمان كم ما افرميت وما يموت محمد ولا غيره من خلق الله الا بعد بلوغ اجله نا محمد نا غير هيش بنديك خواي پروردگار نامري الا بونبي او اجليك خوا بو داينياوه الذي جعله الله غاية لحياتي وبقائي روجي خوي هات ساغ وسليمة ياريشيكي بهيز وعمري 20 سالة لناو ساحة وفاتك ايديت صد النخوشيش بيتو إنسان بيشي روجي نبي ديتو أرواتو بإنساني مسلمان لي نترسيه بو لبر أوي خواي پروردگار فهمين لكل أمة أجل إذا جاء أجل فلا يستأخرون الساعة ولا يستقدمون
بەخوا هیچ کاتێک پێش ناکەوێت لەو کاتێک کە خوای پەروەردگار نووسیوێت. بە سەریع دوو بەڵگە ئیشارەت پێ یەکەم ئەوانەی کە ئەیانوت ئەگەر ئێمە ئەگەر ئەمانە نەڕۆشتیان بۆ جیهاد نەئەمردن، خوای گەورە فەرمێ قل لو كنتم في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم. بەخوا ئەوانەی کە ڕۆژیان تەواو بوو ڕۆشن بۆ ئەو شوێنە کە پاڵە کەوتن تیایە و ئەمردن. هەروەها مامۆسای بەڕێزم بە کورتی کەمەوە بە سەریع یەکێکی تر لەوانە پێغەمبەر صلی الله علیه و پێمان نافەرمی ئینسان کە پێشەوەی بێتە دنیا و خوا مەلایکەت ئەنێرێت کە چیمان بۆ بنووسێت يؤمر فينفخ فيه الروح ويؤمر بأربع كلمات رزقه وأجله وعمله وشقي أو سعيد. بخوا أجل من دياري كراوة نخوشي هبي ونبي نخوشيش بيشي ناخر آخر قسم أويك قرآن فرمي ألم تر إلى الذين خرجوا من ديارهم وهم ألوف حذر الموت. شان هزارا كس لقوم كان في شجاري كان نخوشي بن عباس فرمي طاعون إمام القرطبي فرمي أمر رأي صحيحة ما الإخوان يعني بجيه لا ترسي مردن ولا ترسي طاعونه كروشنا أو شونا لو شونا مردن لو شونا بو بيغمر فرمي صلى الله عليه وسلم خواب ريالي مردني هربا ديك بدات أن يموت بأرض جعل له إليها حاجة. خوا إيش تخاته أو شوينا الرأي لو شوينا الروح تسليمك كابنا والله ما مصاحب باي إنسان توشي نخوشي نفسي نبيت مسلمان إيماني هبيت باي مبزاني ببي أمري خوا هيش كتوشي هيش نابيت هر لقل أوشك ببي أمري خوا توشي هيش نابين بقصي خوا أكين خمان أباريزين همو أو تعلیمات نجی بجی اکین لبروی اگر توش یجبین خواه همان بپارێزێت توش نبین با خۆمان سبب کار نبین با بڵێن قەدەرێک و خوا ناردویت. خۆی گەورە پەردەست دەباتەوە مامۆسای بەڕێز ئەگەر هەندێک دوعامان بۆ بکەی بۆ مسلمانان. والله من مامۆسای برام لە کۆتاییە ئەو دوعا خوێنم بۆ هەمان کەڵێم اللهم إنا نعوذ بك من البرص والجنون ومن سيء الأسقام. لخواي قرا بارم وخواي قرا عقلي هم لا يكمان بباريزيت خوا لا شيء هم لا يكمان باريزي خواي قرا توشي نخوشي يكمان نكات ذليل من كات سرجيغا خوا بو خاطري اسمي أعظمي خوي خومان ومال ومنال وأمي لتمان ومسلمانان لم بلا بباريزي آمين. خوا بو خاطري اسمي أعظمي خوي أويك تجب خواشي فايدات خوا بو خاطري اسمي أعظمي خوي أم بلا لسر ملتان هەڵگرێ بۆ خاطری عظەمەتی خۆی بیکاتە سەبەبی پاداشتی هەر یەک لە ئێمە و سەبەبی تۆبەی ئەو ملتانە. وە کۆتاییەکەش ئەو دوعا خوێنم کە پێغەمبەری خوا لە کۆتایی مەجلیسە خوێندێتی بە سەریعکە فەرمیە خوای پێغەمبەری خوا اللهم أقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معصيتك. داکەم لە خوای گەورە نەترسی خۆی مامداتێ لە تاوان مان پارێزێت. خوای پەروەردگار بۆ خاطری اسمی عظەمی خۆی ئەوەنە یەقینمان بداتێ خوای پەروەردگار مصیبەتەکانمان لەسەر ئاسان کات. خوای گەورە چاومان بەدەمان لاشەمان بپارێزێت تاوەکو لەسەر ئەم ژیانین. خوای پەروەردگار عەزە وەجەل تۆڵەمان لەستەمکاران بسێنێ بۆ خاطری عظەمەتی خۆی دنیا نەکاتە گەورەترین هەموو غەمی ئێمە خوا عاقبەتی من و ئێوەش بەخێر بگەڕێ ئامین یا رب العالمین. جزاک الله خێرە. ئامین. دەستان خۆش بێ مامۆسای بەڕێز ئەزیەتماندان خۆی گەورە پاداشتان باتەوە. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی بابەتەکە و ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەشتان. سواسی بەڕێز مامۆستا لێ گەرمیانێکین کە عەزیەتی کێشا و ئەم بابەتەی ئامادە کردو بە قوڵی و بە پوختی خستە خزمەتی هەموو لایەک. ئینشاءالله هەموو لایەکی سوودمەندە بنلی. تا ئەڵقەیەکی تر پێتان نەگەینەوە سەلامەت بن، خوا بتان پارێزێ، خواتان لەگەڵ.